سڵاو و ڕێز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ئاڕۆیانی هاوکارم لە خزمەت ئێوە عەزیز داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی دایکانی دادخوازی سنە لەسەر مەزاری مزەفەر ساڵحنیە پشتڕاستبوونەوەی سزای سێدارەی مامۆستا محەممەد خزر نژاد لە بۆکان یان لە دەستان و برینداربوونی 9 کەس لە دوو ڕووداوی هاتوچۆ لە ورمێ ڕێگری لە دەستڕاگەشتنی دوو بەندکراوی زیندانی ئەڤین بە دەرمان کوژران و برینداربوونی دەیان کەس بەهۆی بەریەکەوتنی دوو قەتار لە وڵاتی چێ و هۆشداری نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە برسیەتی منداڵان لە جیهان. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی دایکانی دادخوازی سنە لەسەر مەزاری مزەفەر ساڵحنیە بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەممە 17 جوەزەردان دایکانی دادخوازی سنە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و کرێکاری و خەڵکی ئازادی خوازی سنە لەسەر مەزاری مزەفەر ساڵحنیە چالاکی کرێکاری کۆچ کرد و کۆبوونەتەوە. بەپێی ڕاپۆرتە دایکانی حامد سەیفپەناهی، سامان ئیبراهیمی و ئیبراهیم لوتفوڵڵاهی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری و مەدەنی شاری سنە لەسەر مەزاری مزەفەر ساڵحنیە چالاکی کرێکاری خەڵکی و شارە کە هەفتەی ڕابردوو کۆچی دوای کرد کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. بەشداربووانی ئەو مەراسمە سرودی پەلکیداری گشتین ئێوە هەرگیز نامرنیان خوێند و ڕێزیان لە یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری گرت. دەست بەسەرکردنی برای گیانبەختکردوویەکی شۆڕشی ژینە لە خوراسانی شوماڵی ڕۆژی پێنجشەممە 17 جوەزەردان ڕەزا بەبرنژاد برای گیانبەختکردو مێهدی بەبرنژاد لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری قوچان بۆ جارێکی دیکە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکرا. دەست بەسەرکردنی ڕەزا بەبرنژاد لە حاڵێکدایە کە ناوبراو بە تازەیی ڕۆژی شەممە 12 جوەزەردان بە دانانی وەسیقە لە زیندان ئازاد کرابوو. ئەو برا دادخوازە ڕۆژی سیویەکی گوڵانی 1403 بە بیانووی دانانی ستۆریەک لەسەر مەرگی ئیبراهیم ڕەئیسی لە هێرشی هێزە ئەمنیەتیەکان بۆ سەر ماڵەکەی دەست بەسەرکرا. شایانی باسە کە مێهدی بەبرنژاد تەمەن 22 ساڵ لە ڕەوتی نەڕەزایەتیەکانی شۆڕشی ژینە بە تەقەی هێزەکانی ڕژیم لە شاری قوچان گیانی بەخت کرد بوو. پشتڕاستبوونەوەی سزای سێدارەی مامۆستا محەممەد خزر نژاد لە بۆکان مانگی خاکەلێوەی ئەم ساڵ لە قیچلوویەکی دیوانی باڵای وڵات سزای سێدارە و 16 ساڵ بەندکرانی مامۆستا محەممەد خزر نژاد تەمەن 45 ساڵ و خەڵکی بۆکانی پشتڕاست کردەوە. مامۆستا محەممەد خزر نژاد پێشتر لەلایەن لە قیسەی دادگای انقلابی ورمێ بە تۆمەتی ئەفساد و فیل ئەرز بە ئیعدام بە تۆمەتی زیانگەیاندن بە یەکپارچەی و سەربەخۆی وڵات بە 15 ساڵ زیندان و بە تۆمەتی پڕۆپاگەندە دژی نظام بە 1 ساڵ زیندانی دیکە مەحکوم کرابوو. ئەو مامۆستایی نییە لە دوای بەشداری لە ڕێوڕەسمی یادکردنەوەی ئەسعاد ڕەحیمی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە بە بیانووی ڕەخنەگرتن لە دەسەڵات و تەبلیغ دژی نظام دەست بەسەر کرابوو. ناوبراو 1 ساڵ و 6 مانگ و 19 ڕۆژە لە گرتوخانەی ورمێ بەبێ مافی مەرەخەسی و دەستڕاگەیشتن بە پارێزەر ڕاگیراوە. گیان لەدەستان و برینداربوونی 9 کەس لە دوو ڕووداوی هاتوچۆ لە ورمێ ڕۆژی چوارشەممە 16 جوەزەردان لە دوو ڕووداوی هاتوچۆ لە پارێزگای ورمێ هاونیشتمانیە گیانی لەدەستا و 8 کەسی دیکە بە سەختی بریندار بوون. لە ڕووداوی یەکەمدا ئۆتۆمۆبیلێکی سەواری لە مێحوەری ورمێ بۆ خوشتی کەوتە نێو دۆڵێکدا و بەهۆیەوە کەسێک گیانی لەدەستدا و هاوڵاتیەکی دیکەش بریندار بوو. لە ڕووداوی دووهەمدا دوو ئۆتۆمۆبیلی سەواری لە جادەی نێوان ورمێ بۆ سەڵماس پێکیاندادا و بەهۆیەوە 7 کەس بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کرا. دەست بەسەرکردنی 9 شارۆمەند لە باکووری کوردستان ڕۆژی پێنجشەممە 17 جوەزەردان 9 شارۆمەندی کوردی خەڵکی باکووری کوردستان لەلایەن پۆلیسەوە لە شاری وان دەست بەسەرکران. بە پێی راپۆرتەکان هێزەکانی پۆلیس بە فەرمانی دادستانی پارێزگای وان هێرشیان کردوتە سەر ماڵی هاوڵاتیان و 9 کەسیان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. پاش دۆڕانی حیزبەکەی ئەردۆغان بە حیزبی دەمپارتی لە هەڵبژارنەکانی باکووری کوردستان شەپۆلێک لە سەرکەوت و دەست بەسەرکردنی شارەداری و چالاکانی مەدەنی و سیاسی دەستی پێکردووە و ماوەی چەند ڕۆژە لە شاری جوولەمێرگ خەڵک لەسەر شەقام خۆپێشاندان دەکەن.
چالاکی شاخەوانانی ئازادیخواز بۆ ڕێزگرتن لە یادی غەزاڵە چەلابی. ڕۆژی پێنجشەممە 17 جوێزەردان کۆمەڵێک لە شاخەوانانی ئازادیخوازی ئێرانی بە مەبەستی ڕێزگرتن لە یادی غەزالەت چەلابی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە بەسەر شاخی ئاراگات لە ئارمەنستان هەڵکشان. غەزالەت چەلابی لە ڕێکەوتی سی خەرمانانی 1401 لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینە لە شاری ئامۆل بە تەقەی سەرگوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. ناوبراو لە کاتی فیلمگرتن لە سەرکوتی وحشیانەی هێزەکانی حکوومەت ڕاستەوخۆ درایە بەر دەستڕەژی گولە و دەست بە جێگیانی لەدەستدا. دەست بە سەرکردنی سی کەس بە بیانووی شەیتانپەرستی لە مازەندەران. فەرماندەی هێزە ئینتیزامیەکانی عەباسابەدی مازەندەران ڕۆژی پێنجشەممە 17 جوێزەردان ڕایگەیاند کە 18 پیا و 12 ژنیان بە بیانووی شەیتانپەرستی دەست بەسەر کردووە. دەست بە سەرکردنی ئەو سی کەسە لە حاڵێکدایە کە هەمویان گەشتیار بوون و هێزەکانی ڕۆژیم بە بیانووی هەڵگرتنی هێماکانی شەیتانپەرستی و خواردنی مەشروباتی ئەلکولی هەمویانی دەست بەسەر کردووە. شانی باسەکە لە ڕۆژانی ڕابردوودا دەیان کەس لە چەند شاریاران بە هەمان بیان و لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و ڕادەستی دادگاکراون. ڕێگری لە دەستڕاگەیشتنی دوو بەندکراوی زیندانی ئەڤین بە دەرمان. ڕۆژی پێنجشەممە 17 جوێزەردان دۆخی تەندروستی دوو بەندکراوی سیاسی بەناوەکانی کەریم ئیسماعیلزادە و مرتەزا پەروین تێک چووە و بەرپرسانی زیندانی ئەڤین ڕێگەیان نەداوە دەستیان بە دەرمانی پێویست بکات. بە پێی زانیاریەکانە و دوو بەندکراوە سیاسیە نەخۆشی گەدە و دەستگای گاوارشیان هەیە و ماوەی 2 ڕۆژە دۆخی تەندروستیان تێک چووە، بەڵام بەرپرسانی زیندانی ئەڤین ڕێگری لە گواستنەوەیان بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان دەکەن. جێگای ئاماژەیە کە کانونی مافی مرۆڤیێران پێشتر لە دوو راپۆرتی جیاجیادا سەبارەت بە دۆخی خراپی بەندکراوان لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا هۆشداری دابوو. جێگریکردنی 7000 پۆلیس لە کەناراوەکانی شمالی ئێران. لە ئیدامەی سیاسەتی سەرکوتی کۆماری ئیسلامی 7000 هێزی پۆلیس لە کەناراوەکانی باکوور بە مەبەستی بەرەنگاربوونەوە لەگەڵ بێحیجابی جێگیرکراون. فەرماندەی هێزە ئینتیزامیەکانی کۆماری ئیسلامی ڕۆژی پێنجشەممە 17 جوێزەردان ڕایگەیاند لەگەڵ دەستپێکی وەرزی گەرمە 7000 پۆلیسیان بۆ سەرکوتی دژبەرانی حیجابی ئیجباری لە کەناراوەکانی شماڵ جێگیر کردووە. ئەو بەرپرسانیەتیە ڕژیم هەروەها وتی لایەحەی نور بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەو شتەی کە هەنجار شکێنی پێدەڵێن لە پارێزگاکانی باکووری ئێران جێبەجێ دەکرێت و دژبەرانی حیجابی ئیجباری سزا دەدرێن. کەمی ئەنسۆلین و دەستگای تاقیکردنەوەی شەکرەی خوێن لە ئێران. بە پێی راپۆرتەکان قەیرانی کەمی ئەنسۆلین و دەستگای تاقیکردنەوەی شەکرەی خوێن لە ئێران سەری هەڵداوە و یانی ملیۆنان کەس لە مەترسیدایە. بە پێی ئامارەکان 7 ملیۆن کەس لە ئێران تووشی نەخۆشی شەکرە بوون و ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی توانای دابینکردنی دەرمانی بۆ تووشبووانی ئەو نەخۆشیە نییە. هەروەها مافیاکانی دەرمانی کە سەر بە سوپای پاسدارانن ئەنسۆلین و دەستگای تاقیکردنەوەی شەکرەی خوێن ڕادەستی بازاڕی ئازاد دەکەن بۆ ئەوەی سوودێکی زۆرتریان بەدەست بێنن. بە وتەی چالاکانی مەدەنی بەشێکی زۆر لە تووشبوانی نەخۆشی شەکرە لە چینی هەژار و کرێکاری کۆمەڵگەن و بەهۆی دەستڕانەگەیشتن بە دەرمان گیانیان لە مەترسی جددیدایە. کوژران و برینداربوونی دەیان کەس بەهۆی بەریەکەوتنی دوو قەتار لە وڵاتی چێک. ڕۆژی پێنجشەممە 17 جوێزەردان دوو قەتاری باربەری و هەڵگری مسافر لە کۆماری چێک پێکیانداداوە بەهۆیەوە 4 کەس گیانیان لەدەستدا و دەیان سەرنشینی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان قەتارێک بە 300 مسافرەوە پاش تێپەڕبوون لە وڵاتی سلۆواکی و لە ڕێگای گەیشتن بە شاری چوب لە ئۆکراین لەگەڵ قەتارێکی باریدا بەریەکەوتن و بەهۆیەوە 4 کەس گیانیان لەدەستداوە و دەیان سەرنشین بریندار بوون. لە هەواڵێکی دیکەدا تراموایەک لە شاری کەمەڕۆی رووسیا لە هێڵ دەرچووە و لە ئەنجامی ئەو ڕووداوەشدا 2 کەس گیانیان لەدەستداوە و 102 کەسی دیکەش بریندار بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هۆشداری نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە برسیەتی منداڵان لە جیهان. سندوقی منداڵانی نەتەوە یەکگرتووەکان بە ناوی یونیسێف ڕۆژی پێنجشەممە 17 جوێزەردان ڕایگەیاند کە لە هەر 4 منداڵ لە سەرانسەری جیهان منداڵێک بەهۆی برسیەتی گیانی لە مەترسیدایە. بە پێی ئامارەکانی ڕێکخراوەیە 180 ملیۆن منداڵ تووشی کەم خۆراکی سەخت بوون و برسیەتی لەسەر گەشەکردن و تەندروستیان کاریگەری داناوە.
بە وتەی کارناسانی نێتەوە یەکگرتووەکان 440 ملیۆن منداڵی تەمەن 5 ساڵ لە 100 وڵاتی جیهان ڕووبەڕۆی برسیەتی سەخت بوونەتەوە و گیانی ملیۆنان منداڵ لە مەترسیدا. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.